ئەی کۆمەڵە، خۆ تۆ بروسکە نەبووی، وەک بروسکە پڕشەنگدار بووی. بۆ ناو جەرگەی هەژاران و چەوساوەکان بڵێ سەی پڕشەنگی بروسکەکەت هیوا بەخشی بێبەشان و هەژاران بوو، وەکو چرا ڕووناککەرەوەی ڕێگای تاریک و کۆن بوو. ئەی کۆمەڵە، خۆ تۆ بورکان نەبووی، وا بڵێ سەی ئاگر و گڕت سووتێنەر بوو بۆ گیانی داگیرکەر و هۆزی چاوچنۆکی سەرمایە. ئەی کۆمەڵە، خۆ تۆ بوومەلەرزە نەبووی، وا هەژاندت ئەم مەڵبەندە، ترسی مەرگت خستە ناو مێشک و دڵی زۆرداران و چەوسێنەران، وا پشت ئەستور بە خەباتی ڕێکخراوی هەژاران و بەشمەینەتان بووی بە لەمپەری ڕێگایان. ئەی کۆمەڵە، تۆ بە عەزمێکی پۆڵاین، تۆی وشیار بوونەوە و تەوەژمی هەستانەوەت لە کێڵگەی نەفرەت و قینی چەوساوەکاندا چاند. تۆ هەوری ڕەش و شەوەزەنگی ستەمکاری سەراسمانی، هیوای شیرینی ستەم لێکراوانت ڕاماڵی، خۆزگەی گەش و بەهاری ژینی دووبارەت لە ئاسۆی بەرزی خەباتی ئەوانەوە هێنایەوە دی. تۆ هەوێنی هاوچارەنووسی هەژاران و چەوساوەکانت سەر لە نوێ ژیاندەوە. تۆ ژنانی چەوساوە و کۆیلەت جارێکی تر هەستاندەوە، ڕێکت خستن بۆ تێکۆشان بۆ خەباتی چینایەتی و بەرابەری ئینسانەکان. هێز و گوڕی سەر لە نوێی خەباتی ئەم سەردەمەت کردە هەوێنی تێکۆشان و ڕاپەڕینیان. تۆ سەرچاوەی توانا و وزە و سەرهەڵدانی مێژووی گەشی خۆشەویستی ئەم سەردەمەی. ئەی کۆمەڵە، تۆ هەڵگری ئەو مەشغەڵەی کە نایناسی چۆکدادان، ترسنۆکی و ملکەچکردن. تۆ کۆمەڵەیت، ئەو کۆمەڵەی باڵی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانە، ئەو کۆمەڵەی لە مێژووی ژیانی پڕ لە هەوراز و نشێودا سات و سەودا و فێڵ و فریوی نەناسیوە، ئەو کۆمەڵەی حەمەحسەین و فواد و دکتۆر جەعفەر و سدیقی کەمانگەری بۆ مەبەستی نزم و تەسکی حیزبی و شەخسی ناکاتە دەستە چیلە و سەرمایە، ئەو کۆمەڵەی وەفادار و ئەمەگناسە لەسەر بیر و باوەڕی هاوڕێیانی لە مێژینەی، ئەو کۆمەڵەی هەر ئێستاکەش بە وریایی و بە وشیاری پێداگری لەسەر تێکۆشان و خەبات بۆ گەیشتن بە ئاوات و ئامانجی بەرزی ئینسانی ئەو کەسانەی لەم ڕێگادا سەربەرزانە گیانی خۆیان فیدا کرد و بە شیعاری بژی سۆسیالیزم، بژی کۆمەڵە گیانی شیرینیان بەخت کرد. سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بە بەشی کۆتایی ڕپۆرتاژێک کە بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی خەباتی عەلەنیبوونەوەی کۆمەڵە لە خزمەتتان داین. ئەمڕۆژ هاتوینەتە لای هاوڕێیانمان کە لە شاخن، پێمان خۆش و ئەمانیش لەم ڕپۆرتاژەدا بن و قسە و باسی ئەوانیش ببیستین. لەگەڵمان بن، زوو دەینەوە خزمەتتان دەچینە لای هاوڕێیان. شاری زۆر سەر و بەژنی هەکا
بەڵێ ئازیزان ئێستاش ئێمە مایک دەدەینە دەست هاوڕێیانمان کە ئەگەر پامێک یا قسەیەکیان بمبوونەوە هەیە بفەرمن. ئێستاش لە هاوڕێ ڕۆیاوە دەست پێ دەکەین. هاوڕێڕەیە ئەم کاتت باش ئاگاداری بەرەو پیری 26 ڕێبەندانەوە دەچین. قسەتان چییە ڕوو بە بینەران و ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان؟ پیرۆزبایی یەکەم 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە. پیرۆزبایی 26 ڕێبەندان لە تەواوی بنەماڵەی هاوڕێیانی گیانبەخت کردومان و لە زیندانیانی سیاسی و هەروەها ئەو ئازیزانەی کە دڵیان لاوەڵە و لەگەڵ کۆمەڵە بووە پیرۆزبایی 26 ڕێبەندانیان پێدەڵێن. هەروەها ئەو ئازیزانەی کە لەو چەند مانگەی ئاخردا بەدەست جەمهوری ئیسلامی و کەوتونەتە نێو زیندانە و شکەنجە دراون لێرەوە جارێکی ڕژیمی کۆماری ئیسلامی مەحکوومەکەین. ئاشکرابوونی کۆمەڵە نەگوەک ئاشکرابوونی حیزبێک نانا هەر وەکو بەدی هاتنی ئامانجێک وەکو هاتنی فەرهەنگێک بۆ نێو خەڵکی کوردستان کە ساڵەهای ساڵ لەگەڵ کۆنەپەرستیدا لەگەڵ بیر و باوەڕێکی چەوت و ئیندابوون کۆمەڵەکە دامەزرا ئەلەنی کراوە بە بیر و باوەڕێکی نوێ و بە استراتێژێکی نوێوە بە بیر و باوەڕی مارکسیزمەوە توانیت ئەمڕۆکە دوای 50 ساڵ خەباتی خۆیەوە بتوانین بڵێن کە ئێمە لە کوردستاندا یا لە قسمەتێک لە ئێراندا هێنانی فەرهەنگێکە کۆمەڵە ئەو فەرهەنگەیەکە ئەمڕۆ کە دەیبینین. دەستان خۆش. سەرەتا بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆزبایی خۆم ئاراستەی بنەماڵەی شەهیدان و زیندانیانی سیاسی تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵە ئەکەم. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە مەرگ و نەمان بۆ کۆماری سێدارە هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە. منیش بەنەوبەی خۆم وەکو پێشمەرگەیەکی کۆمەڵە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە بنەماڵی زیندانیانی سیاسی بنەماڵی شەهیدان و هەموو پێشمەرگە و کادر و لایەنگەرەکانی کۆمەڵە ئەکەم. پیرۆز بێ 26 ڕێبەندان. سڵام عەرز دەکەم لە خەمەتانە هاوڕێیانی تەلەڤیزیۆن بەخێر بێن سەر چاوم 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆزبایی عەرز دەکەم لە خەمەت توا و نەتەنیا کۆمەڵە توا و ئازادی خاوەر جەهان و بخصوص ئێران. پیرۆزبایی عەرز دەکەم هیوادارم هەر کەسێک هەستێک ئەحساسێک هەست نسبەت بە کۆمەڵە هەر سەرکەوتوو بێ هەر سەربەرز بێت هیوادارم ئەوانمانە کە هەر زیندانی سێدارە جمهوری ئیسلامیە هیوادارم ئەوانش ئازاد بن. منیش وەکو پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران 26 بەهمەن یا 26 ڕێبەندان پیرۆزبایی یەکەم لە هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمۆنیستی ئێران و ئەو بنەماڵە شەهیدگەرە و ئەو زیندانە سیاسیگەرەی کە ئێستاش لە تاریخانەکان ڕژیمە چە لە دەهەی 50 بەبعد هەتا کە تێشۆڕەشی ژینا کە ئیسە لە بەندیخانن لە ژێر شکەنجەن پیرۆزباییان پێکەم. هیوادارم شۆڕەشی ژینا یا شۆڕەشی سوسیالیزم کە ساڵ هەست کۆمەڵە چەکی بۆ هەڵگرگە و لە بەرابەر ڕژیمی پەت و سێتارە شەڕی بووکات بیکەین بە ئینقلابێک بۆ تەبەقەی کرێکار و زەحمەتکێشان. بژی ڕۆژی کۆمەڵە بژی ئێوەی عازیز. منیش وەک پێشمەرگەی کۆمەڵە 26 ڕێبەندان پیرۆزبایی لە تەواوی شەهیدەکان و بنەماڵە گیانبەخت کردووەکان و من پشکۆیە لەو ئاگرام کە ئاسنی ژاتاوێنێ من دڵە پێ لەو بارانام دا دەریایێ وادی دێنێ من شەماڵم ئەو شەماڵەی
پڕ لە شنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بافری دەژیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لە مۆمە و ژی لە مۆی دوای هەزاران ئاو لێ پژان دیسانەوە گردەهاوێم ئەی لێمەوە گۆرانی ژیان ئەی لێمەوە گۆرانی ژیان ئەی لێمەوە گۆرانی ژیان کاتێ ساوای باوەک کوژراو فرمێسکەڕژێنێ بە تاسا من بە سۆستر لەو وەسرینەم باقینترم لەو هەناسا من باوەڕێم بۆ مالەرزام دڵی زەوی دەلەرزێنم کێو و تەلان لابندێنم هەموو جیهانە هاژێنم دەهاژێنم من ڕووناکی ئاسۆی ژینم وەک تاوەڵدێم بۆ ژێردەسان من شۆڕەشێم ئاگرە سوورم ئاگرە سوورەکەی کوردستان ئاگرە سوورەکەی کوردستان ئاگرە سوورەکەی کوردستان ئاگرە سوورەکەی کوردستان. سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و ئێوەی ئازیز لە بەشی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها بینەرانی ئازیزتان لە سەر تاسەری کوردستان و لە هەر شوێنێکی جیهان هەن و خەریکی تێکۆشان. منیش بەنەوەبەی خۆم پیرۆزبایی خۆم پێشکەشی پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە هەموو ئەو ئینسانە قارەمانانەی کە لە زیندانەکانی ڕژیمی دەڕەندەی دیکتاتۆری پاشایەتی کە هێشتا برینمان خۆش نەبووەتەوە بەدەستیانەوە و هەروەها لە زیندانەکانی کۆماری سێدارە کە خەریکی خەبات و شۆڕشن لە ژێر ئازار و ئەشکەندە سەختترین ئازار و ئەشکەنجەی خۆیاندا بە ورەیەکی پۆڵایینەوە خۆڕاگر بازم خەریکی درێژەی خەباتیان و هەروەها پیرۆزبایی لە بنەماڵەی سەربەرزی هاوڕێیانی گیانبەختکردووی کۆمەڵاکەم و مناسبەتی ئەم 26 ڕێبەندانە بە خۆشیۆمنیۆ باسی ئەەکەین چونکە ئەمە ئەو ئاخێزەیە ئەمە ئەو شۆڕشەیە کە 40 ساڵە کۆمەڵە خەریکە فعالیەتی لەسەرکات لەناو مەکتەب و لەناو قوتابخانە و لە زانکۆکان و لە سەر تاسەری ئێرانە لە شوێنی کارەکان و کارگا و کارخانە و مەزرا و شوێنەکانی کار خەریکە فعالیەتی بووەکە و هەموو ڕق و کین و زۆڵم و زۆرێک کە پەنگی خواروەتەوە ئەوە ئیمساڵ لە شۆڕشی ژینایە سەری هەڵدا و هەموو جەماوەرەکان هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ کۆمەڵە و دڵیان بۆ سوسیالیزم لێداوە ئەو ڕێبازی کە کۆمەڵە دەستی پێکردووە ئەمڕۆ هاتوونەتە سەر شەقام و دلێرانە و جەسوورانە داوای خواست و ویستەکانیانەکەن و هیوادارم ئەمساڵ ئەو ساڵە بێت کە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە هەموو ئەو ئینسانانی کە ڕۆژێک لە ڕۆژان خەباتێکیان گێڕاوە تەنانەت ئەگەر لە کوچە و کۆڵانێکە دروشمێکیان نووسی بێت ئەمڕۆ بە ئامانجی خۆیان بگەن کە ئەو ئامانجە دنیایەکی ئینسانیە بۆ هەموو ئینسانەکان کە تایە بەحەسێنەوەەوە ئینسان شکۆمەندی خۆی تیا ببینێتەوە. دیسان پیرۆزبایی لە ئێوەی قارەمانەکەم کە لە ژێر بۆمباران و لە ژێر درۆنبارانی کۆماری ئیسلامیە خۆڕاگرانە خۆتان هێشتوتەوە و توانیوتانە سەربەرزانە مقاومەتکەن لە بەرامبەر هەموو هێرشێکی دەڕەندان و تیرۆریستانی کۆماری ئیسلامی سەربەرزی بۆ کۆمەڵە و داڕزین بۆ ئەو کەسانەی کە لەگەڵ کۆماری ئیسلامیان و بناغەی کۆماری ئیسلامیان تا ئێستا قایم ڕاگرتووە. بڕۆخێت کۆماری ئیسلامی و سەرکەوێت بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستان.
ڕاوکاری بەدخۆ بەردی لە دڵ خوێن ڕێژی خوێن خۆر ڕاوکاری بەدخۆ بەردی لە دڵ خوێن ڕێژی خوێن خۆر لێت بەسەر ناچێ دوایی ڕۆژتە تایاکەی زوڵم و زۆر لێت بەسەر ناچێ دوایی ڕۆژتە تایاکەی زوڵم و زۆر لە فاوی مێژوم بە گڕووتاو پیسی و پڕۆپۆچە خاتەلاو لای هەڵۆی بەرزاو فری بەرزاو مژی چۆن بژی شەرتەنەوەگە چەندە بژی شەو تاریکیش بێ بڵێ و نەڵێی ڕۆژە بێتەوە شەو تاریکیش بێ بڵێ و نەڵێی ڕۆژە بێتەوە کۆت و زنجیریش پۆڵا بەس پێ هەرە بچڕێتەوە کۆت و زنجیریش پۆڵە بەس پێ هەرە بچڕێتەوە هەیدا دەیدا دەیدا دەی کەسمای دێمەیای ئەمن دەمگۆت ئەمن دەمگۆت لە دنیاوت چا بمێنێم ئەمن دەمگۆت لە دنیاوت چا بمێنێم لەبەر ئەستەم سەما سەردا نەنوێنێم کەچی ئێستێ لە داوی بسکی تۆدا کەچی ئێستێ لە داوی بسکی تۆدا کەسمای گرفتارم گوڵم ڕووناو پەسنم ئەمانەیدا بەسەندان تۆپ و پیلان گێڕان هەزاران تێفەن بەسەندان تۆپ و پیلان گێڕان هەزاران تێفەن دوژمن ناتوانانی گەلمان ڕوونەبوو نەبێ بێهێدایە دوژمن ناتوانانی گەلمان ڕوونەبوو نەبێ بێهێدایە ڕاوکاری بەدخۆ بەردینە دڵ خوێن ڕێژی خوێن خۆر ڕاوکاری بەدخۆ بەردینە دڵ خوێن ڕێژی خوێن خۆر لێت بەسەر نایەچێ دوایین ڕۆژتە تایاکەی زڵم و زۆر لێت بەسەر نایەچێ دوایین ڕۆژتە بەڵێ عزیزان ئێستش لە خزمەت هاوڕێ ئاوارە سادقی بەرپرسی پارێزگاری لەگەڵماندایە پێ قسەباسی ئەوش بیستین هاوڕێ ئاوارە ئەم کاتت باش ئاگادارن کە بەرەوپیری 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەوە دەچین قسەت چییە بۆ ئەم ڕۆژە؟ بە لە هەر شتێ پیرۆزبایی 26 ڕێبەندان لە تەواو و بنەماڵەی شەهیدان بنەماڵەی زیندانیانی سیاسی و خەڵکی ئازادی خوازی کوردستان و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە دەکەم هیوادارم کە هەر ساڵ بە بیر و باوەڕێکی محکەمتر و پۆلاییتر بە پێشوازی 26 ڕێبەندانەوە بڕین. زۆر سپاس هاوڕێ ئاوارەگیان. باشبی قوربان دەنجی شۆڕشی ئێران دەنجی شۆڕشی ئێران لە کوردستانەوە دەبیسە
سرخ توفان ها آتش زند شب را و دشمن را پرواز بیداران جنگل را به خود خواند گیسوی آبی بر کبود شب بیفشاند فریاد توفان را بوم رفیقان را چون تازیانه بر تن شبهای نفتازد آیینه داره هر نبرد بی امان سازد آیینه داره هر نبرد بی امان سازد شاخه‌ای از خون شده آدی هر جاده‌ای جاری به مشکوکی یادآور مردان پولادی با کوله باری از سرود روشنی بر دوش پرواز خورشید رهایی در شب خاموش نام سیه‌کل را فریاد هر یل را در خاطر آن جنگل سرخ بلند دارد توفانی از خون بر تن هر شاخه میبارد توفانی از خون بر تن هر شاخه میبارد روشنی خرمن با نگون گردد شب و دشمن بازو به بازو پا به پا در راه آینده همچون سرودی از سیه‌کل سرخ و توفنده با گام پولادی سرشار خشمکی از خود خداس خود درفش روشنی سازی وان پرچم خونین به فرداها برافرازی وان پرچم خونین به فرداها برافرازی دیگران از روشنی خرمن با سر نگون گردد شب و دشمن بازو به بازو پا به پا در راه آینده همچون سرودی از سیه‌کل سرخ و توفنده با گام پولادی سرشار خشمکی از خود خداس خود درفش روشنی سازی وان پرچم خونین به فرداها برافرازی ئەی کۆمەڵە کە تۆم ناسی و تێگەیشتم تێکەڵت بووم و بووی تا ئاوات و مەبەسم لە دڵەوە هەستم پێکرد کە هیچ کاتێ سەختی و تەمی ڕۆژگار ناتوانێ کردە و ئاکارت داپۆشێ بڵێسە و گڕی بیر و هزرت خاموش کات خەون و خەیاڵ و بیرەوەریت فرامۆش کات کە تۆم ناسی و زۆرتر لەگەڵ تا ڕێکەوتم لەو ڕێباز و مەبەست و ئاواتە کە چرکەی تەمەنیش تێپەڕی کرد کەچی هەر سوورتر بووم لەسەر ئەوەی کە ئاگری داگیرسا و گەشاوت ڕەنگە ببێتە پشکۆی ژێر خۆڵەمێش بەڵام هەرگیز ناکوژێتەوە هەوری چڵکن و ڕەشەبای کۆنەپەرستی هەرگیز نەیانتوانی و ناتوانن خۆری ئاسۆی ئاواتت داپۆشن کە تۆم ناسی و باشتر لێت تێگەیشتم شک و گومانم لا نەما کە تۆ وەک نانی گەنم پڕپیت و پێزی توێشی نانەبڕەی سکی برسی هەژارانی حەکیم و لوقمانی
برینی دەردەدارانی هیوا و ئاوات و ئامانجی بەشمەینەتانی و ئێستاکەش لەم شۆڕشی ژینایەدا لە شارە سەربەرزەکەی حەمە حوسەینەوە لە کوردستانی مەڵبەندی شۆڕشگێڕەوە وەکو سکڵی ژێر خۆڵەمێش گەشایتەوە بانگەوازی ژن ژیان ئازادیت بەگوێی هەموو ئێران و جیهاندا شڕاند بووی بە ڕەمزی هاوچارەنووسی و یەکگرتن و یەکگرتوویی و تێکۆشانی هەژاران و ستەملێکراوان و ئازادی خوازان هێز و ورەی سەر لە نوێی ئەم سەردەمەت کردە هەوێنی ڕاپەڕین و مانگرتن و خرۆشان مێژووی گەشی خۆشەویستی و یەکبوونت لەسەر شەقام و ناو کوچە و کۆڵانی شارەکان بە خوێنی گەش و سووری لاوەکانمان نەخشاند تۆ ئێستاکەش وەک هەمیشە هەڵگری مەشغەڵی وشیاری و وریایی و کۆڵنەدان و خۆڕاگری و فیداکاری و جەسارەتی وەفادارە و ئەمەکناسی ئامانج و ڕێبازی حەمە حوسەین و فواد و جەعفەر و سدیق و یارانی من بەباشی تۆم ناسیوە بۆیە هەتا ماوم سوورم لەسەر ئەم ڕێباز و ئاوات و ئاسۆیە ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی ڕپۆرتاژێک کە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە تەهیەکرا بە بۆنەی ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی عەلەنی کۆمەڵەوە پێشکەش بە ئێوەی ئازیزان کرا جارێکی تر هەر لێرەوە یادی تەواوی ئەو گیانبەخت کردوانەی کە لە چەند مانگی ڕابردوودا گیانیان بەخت کرد و سنگیان کردە قەڵغان بۆ ژیانێکی ئاسوودە و بەرابەر بۆ ئێمە و بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستان بە تایبەتی بەرز و پیرۆز ڕادەگرین یادی هەموو گیانبەخت کردوانی کۆمەڵا کە لەم ڕێبازە ئینسانیەدا گیانیان فیدا کرد ئەوانیش بەرز ڕاگرین و بنەماڵەی گیانبەخت کردوان بە بنەماڵەی زیندانیانی سیاسی بە وەفاداری خۆیان بە ئێمەیان نیشاندا چۆن خۆڕاگر بین و لەسەر ئەم ڕێبازە بمێنینەوە و هەر لێرەشەوە تا دوا هەناسەمان درێژە دەری ڕێبازی ئازیزانیان بین سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون پیرۆز بێت 26 ڕێبەندان لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵا لە هەموو ئەندام و لە هەموو کادرەکان و لە هەموو ئەو کەسانی کە دڵیان بۆ کۆمەڵە لێرەدا هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵا بژی کۆمەڵە